ڕێگەی کەرکووک هەولێر بە یەکێک لە شادەمارەکانی هاتوچۆی نێوان شارەکانی هەریەم و بەغدا ژمار دەکرێت دوای تێپەڕبوونی زیاتر لە 8 مانگ بەسەر داخستنی ئەو ڕێگەیەدا بەهۆی ڕووداوامنیەکانەوە گرێشۆری نەکردنەوەی ئەو ڕێگایە لە نێوان هەریەم و بەغدا چارەسەر نەکراوە. ئێمە تا ئێستا لەلایەن حکوومەتی مرکزی بەغاوە یان لەلایەن کەرکووکەوە هیچ بودجێکمان بۆ تەرخان نەکراوە بۆ چاکردنی پردەکە هەرچ کاتێ حکوومەت پارەی تەرخان کرد و ئەودایە مقاولات جێبەجێ ئەکرێتن و مێدەوارین بە زووترین کات کە حکوومەتی عێراقی ئەم جسرەمان بۆ چاکاتن پارە تەرخان کاتن کە بتوان ئەو جسرەکەی پردێ نێژەنی کەنەوە دووبارە چاچی کەنەوە کە خەڵکی عێراق بەعام کە سوودمەند بێ لەو هاتوچوە و ئەوە ڕێگای دوورەشکە ڕۆژانە کە دەیبڕن دەچنە هەولێر لەوەی دیبەگە و سەرگەڕانەوە لە کۆڵیان بێتەوە ئەو زەختەش لەسەر ڕێگای دیبەگە و سەرگەڕانش هەستێتن. شارزانی بواری ڕێگە و بانش لە کەرکووک ڕای دەگەێنن ئاستەنگەکان لە بەردەم نەکردنەوەی ڕێگەی کەرکووک هەولێر پردی کۆنکرێتی پردەیە کە پێویستی بە چاکردنەوەیە بەڵام هیچ لایەنێک تا ئێستا بودجەی بۆ پرۆژەکە تەرخان نەکردووە. تم إعداد الكشف التخميني دەرخستەی پێویست ئەنجام درراوە بۆ چاکردنەوەی پردی کۆنکەریتی شارۆچکەی پردێ لەسەر بڕیار و ڕێنمایی دەستەی گشتی ڕێگەوبانی عێراق کە بڕی خەمڵێنراو بۆ پرۆژەکە نزیکەی 720 ملیۆن دینارە. لە کاتی تەرخانکردنی بودجەدا دەتوانین لە ماوەی 2 مانگدا پردەکە چاک دەکەینەوە. لای خۆمانەوە داواشمان لە ئیدارەی کەرکووک کردووە هاوکاری پرۆژەکە بێت بەڵام هیچ لایەنێک بودجەی بۆ تەرخان نەکردوین. ئەم جسرە درێژی 224 مترە پانی 8 مترە ساڵی 84 تەنفیزکرا شەریکەی هندی کردی بەسەر ئشرافی هەیئەی مدیریت دوسور کەرکووک کراوە لە حوت فەضا دروست دەبێت و دوو سایدە هاتوون ڕۆشنە. جسرەکە کەشفێکمان بۆی کرمانگی یەک لە دوای حداسەکەی 16 ئۆکتۆبر مانگی کەشفێکمان بۆی کرد کەشفەکە کولفەکەی 720 ملیۆن بوو نردومان بۆ بەغا کەشفێک نوسخەیەکمان نرد بۆ بەغا نوسخەیەکمان نە بۆ محافەزە و دەدەستە جوابی نییە هیچ وەڵامی نەبوو بۆ تەنفیزی جسرەکە. چاودێران دەڵێن ئەگەر کێشەی سیاسی نەبێت بودجەی چاکردنەوەی پردی پردەیە هێندە گەورە نییە کە بە دوای حکوومەت چارەسەر نەکرێت بۆیە تا بودجەی پرۆژەکە کە تەنیا 720 ملیۆن دینارە دابین نەکرێت ڕێگەی کەرکووک هەولێریش ناکرێتەوە. سەرباری وعد و بەڵێنەکانی حکوومەتی عێراق بۆکردنەوە ڕێگەی کەرکووک هەولێر هێشتا ومێدەکان لاوازن بۆکردنەوەی ئەو ڕێگەیە بەو پێی تا ئێستا هیچ بودجەیەک بۆ چاکردنەوەی پردی پردێ تەرخان نەکراوە. عومەر غەریب، کورسات نیوز، ڕێگەی هەولێر.